ئەگەر لەسەر بابەتی چەک هەڵگرتن قسە بکەین لە هەموو دنیا چەک وەها بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێت و ئەگەر بینە سەر حاڵەتەکانی کوشتنیش لە هەموو شوێنێکی ئەو دنیایە کە مرۆڤی تێدا دەژی کوشتن هەبووە و ڕەنگە بشمێنێت بەڵام لە ئەرزی واقعدا لە ئێستادا دەبینین کێشە کۆمەڵایەتیەکان زۆر بوون لە هەفتەی ڕابردوو بە هۆکاری چەند کێشەیەکی کۆمەڵایەتی و کێشەکان تا ڕادەیەک ڕەنگە زۆر بچووکیش بێت بەڵام چەند کەسێک کوژرا و ئەو کەسانەی کە دەست بۆ کوشتن دەبن بە چەکێکی بێمۆڵەت بە پارەیەکی هەرزان لە ڕێگای ئۆنلاینەوە چەکەکە بەدەست دێن و دەچن ماڵی خۆیان و ماڵی چەند کەسی تری پێ وێران دەکەن و چارەسەری کێشەکانی خۆیان بە کوشتن کۆتایی پێدێنن. ساوتان لێبێ خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لە سەر دیاردەی کوشتن و چەک قسە دەکەین. دەپرسین بۆ تا ئێستا چەک کۆنتڕۆڵ ناکرێت چێن ئەوانەی کە چەک هەڵدەگرن چی بکرێت تاوەکو ئەو دیاردەیە کۆتایی پێبێت و لە ڕووی ئاستی هۆشیاری کۆمەلگاوەش دەمانەوە پرسیار بکەین کۆمەلگا لە ڕووی هۆشیاریەوە لە چه ئاستێکدایە چی بکرێت تاوەکو بەیانیان کە لە خەو هەڵدەستین گوێمان لە هەواڵی ناخۆش و جەڕک بر نەبێت. لەو بارەیەوە لە ناو شاری هەولێر لە گەڵ هاوڵاتیانی خۆشەویست گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتە بینەرمان بن. لەبەر محافظە تێگەشی پەت بکات ئەگەر کابرا لە جێوی ئەعدام کراوە ئەو یعنی کەواتەی شەکە چارە بیت بە جۆری کوشتنی خەڵکی ئەگە بێتاوانێ بکوژێت من پێم باشە و کەسە ئەبەدی بکرێت پێویست ناکات جارێک کە من چەک بکەم شانمەوە بیجارم لە بازاڕە ئەو جێی چەچی پێ دەرێن هەلگرتنی چەجی با هەبی بەزوشی لەکنە منیانگر با 10 میلیۆنم غەرامە بکەن بە ئەوە هابی ئەوە بەس لەوەی ئەو کەسانی کە چەک بەبێ مۆڵەت هەڵدەگرن غەڕامیان نەگەتووە من ئەو دەماچێ هەردەگرم بەس دوو ڕۆژم سزندەکەی جارش کەش هەردەگرمەوە بەس نا 10 میلیۆن غەرامەی بکەم زانام کەسە چێر دەگری کەس هەردەگری 10 میلیۆن غەرامەی بکات چەندی غەرامەکەی قورسبی خەڵکیمە بە غەرامە ڕاست ئیسراحەت دەکە ئەوە باشە لەسەر دیاردەی کوشتن دەبینین ماوەکە یعنی ڕۆژانە لەسەر یەک دیاردەی کوشتن ڕوودەدات هۆکارەکە تەنها ئەوەیە کە خەڵک هەمووی چەچی پێ یاخود شتی دیکە هەیە ئەوە یەک هۆکارەکەی و چەچ هەیە دووش ئەمن دەزانم ئەو ڕکابرا ئەمن دەکوژی سوور دەزانی سارێک دەگیرێت ساری دوم بەردەبیت سارێک دەگیرێت مەسلەتی دەکە بەردەبی وەیە سڵحی عشاری وای کردووە کە قانون وەکو خۆی جێبەجێ نەکات ئافریم هەروەیە بەڵام لەناو کۆمەلگای ئێمەدا تا ڕادێک ئەو جۆرە بابەتانە هەنا بەڵام کۆتایی پێنایە یعنی ئەگەر سڵحیش دەکرێت هەرایەکە چی ئاخرەوەیە تو ئەگەر کابرا لە جێوی ئەعدام کراوە ئەو ینی کەواتەی شەکە چا دەبیت مامۆستاچی بەڕێزی ئاینی دەڵێ ئەو کەسانی کە دەگیرێن لەسەر کوشتن لە بەندیخانەکان فاسوولیا و قۆزیان دەدەنێ ئەجەوە هەروەکو ئەوە گلۆت بژێرمەوە کەوتی کابراک لەسەر هەندێک گۆشتی گیرادایانگۆ 200 مریشی سزنێ خواردیا یعنی لەسەر مریشکە چی گیرا 200 مریشی خواردەوە یعنی یەک مریشی گیرا 200 مریشی خواردەوە لە سزنێ یعنی وە کاتەکە سزن ئەوانە سزنینەکە کە سزنەکە عقوبەت نەدا یعنی هیچ یعنی هیچ نەکردیە ئەگەر کەسێکی کوشت بەڕای جەنابەت وەکو هاوڵاتیەک سزایەکی بەڕای من لە جێوە بکوژرێتەوە ئەعدام بکرێ تەواڕەوەندی ئەگە ناخلاص چا نابیەوە ئێوەیە وەنیا ئەتو دەزانی ئەتو تەئەکیدی ئەو ڕۆیەکە چی دەکوژی تەئەکیدی ناکوژرێەوە ئەو تەئەکیدی لەوەی لە مێشت خۆت دانایە دوو سار دەگیرەی سێم سار دوو دەفتەر سێ دەفتەر سولعی دەکە و بەرلا دەبیت چەندیشمان زانیە نمونە ینی هەموو نمونە هەیە نمونە ینی زۆرە کابرا بە خودای خەڵکی کوشتیە لەسەر ئیستاپی سیارەی سێ منداڵشیە بە کابرا لە ترسی ئەوەی وەزعی خراپی لە مووسری هاتە هەولێرێ دوای سوڵعیشان کرد و کوڕەکە بەرلاو بەپارە ئەرێ بەخۆ باشە باز لە بابەتێکی تر بکەین لە ڕووی ئەقلیەتی کۆمەلگای ئێمە ئەوەش ڕۆلی سەرچینیە لەو بابەتە ینی زۆر ئەوانەیە و کەسانە مەسەرەن خەڵک دەکوژن لە ڕووی بیرکردنەوە جیاوازن لەگەڵ خەڵکی ئاسایی بەخوای کاکە تو ئێستا شەڕ ئێستا هەر فکری تو لەگەر ئەو هەموو پۆبجیەوانی ینی خەڵک هەم توش عسابە یعنی تو پێشتر شەڕ هەبووە ئەمە پێشتر شەڕمان زانیا بە بۆکسی بووە ئێستا بەدەمان شەڕ ئێستا تو ینی شەڕت کرد دەکوژرێ عندەت کوژی کابرانی هیچ عیلاجی تێدانە هەمووی دەماچەی پێ و چشتە چە خۆشحال ناگیرێ هەموو دەماچێ
مدیر چەقوش نەما نابخوا کاکەستا مدیر چەقوی نەمایان پێشترێ بەم بەڕەحمەت بیدێگو شەڕ آخر شەڕی گەورە بە باسکە خاخەناسی بوو آخر شەڕی گەورە هەر ئەوەندە بوو میلانۆ ئاخیری کورد ئێستا کاکە دەتکوژی ینی یەکسەر لەسەرەوەی کابرا پشتی گرتی ئەو عادیسانەمان هەموو زانین لاولێ بەس پشتی سیارە گیرای هاتی هۆڕنێدا کوشتیتی ینی خەڵک دەکوژرێ هەل سەر ئەو شتە گچکانە ساو قوربان سڵاو قوڵ خێمە خێر بێن کەم کاک فەرمان جەنابەت دووەمین جارە لە پرۆگرامەکەی مندا قسە دەکەی و ئەو جارش بە پێویستم زانی کە لەسەر بابەتە قسە لەگەڵ جەنابەت بکەم لەبەرەوەی جەنابەت لە بازار کار دەکەی زۆر جار دەبینین کێشە لە بازار دروست دەبێت کێشەکە لە شتێکی بەسیط بەڵام چەکی تێدەکەوێت تەقە دەکرێت شتی وا دروست دەبێت ئێستاش دەبینین ناو کۆمەلگای ئەمەدا ڕۆژانە دیاردەی ناخۆش ڕوودەدا خەڵک دەکوژرێ ئەو بابەتانە زۆر بوون دەمێ بزانم لە ڕوانگەی جەنابتەوە هۆکارەکەی ئەمە چییە؟ ئەگەر لە لێدوانی ئەو کەسی جێت لێ بیتن ئەوەی کە دوو کەسیان لێ کوژرا لە جادەی سوورچیان کابرا دەرێ ئەو دەمانچەی بەکاری هینایە کلۆک بووە یعنی زۆر بەداخەوە دەمانچەی کلۆک ئەمن زانیتم لە حکومەتی بەک یعنی ئەوانەی کە لە ئاستۆی واجبدانە بەکاردێتن لە بازاڕەکانی ئێمە جارەتی پێ دەکرێت یعنی دەستخۆشیان لێ دەکەم کە ئەو بازارە لەسەر ئەمری جەنابی سەرۆکی وەزیران بڕیار درا و نەما هیوام وایە ئەوە بەردەوام بیتن ئەگەر ئەوە بەردەوام بیتن قەنەعەتم پێ بکە هیچ نامینێ ئەو کەسەی کە چەچی پێیە بەکاری دەینیتن یعنی لە بۆ غێر مۆڵەت یعنی مۆڵەتی نییە بەکار دەینیتن ئەو چەکەی لێ بگرن و سەزای مادی بدەن و 6 مانگان لە زۆری بکەن والله یەک کەس ناتانی هەلگری لەبەرەوە ئەو جیلەی ئێستا کە چەچی بەکاردەینی بێ مۆڵەت هەردەگریتن ئەو جیلی ئێستاە یعنی 20 ساڵ و ئەوانەیە یعنی ئەوەی کە تێدەگاتن لە عمری لە سەروی 40 ساڵە ئەوەی کە شەڕی دیتە مەسەلەن بەشداری شەڕی کردی ئەوە ئەسڵەن پێی عیبە چەچی هەر بگریتن لەبەرەوەی کابرا دیارە چەکدار بووە پێی عیبە ئەوەی کە چەکدارە پێی عیبە چەک هەلگریتن هیوام وایە یعنی فەرمان بمبورە پێشەوەی هیوایەکەت بڵێ تەنها چەک لە بازاری چەک فرۆشان هەیە لە ئۆنلاین بە تەلەفۆن یعنی حساب کە ئێستا ئەتو لە دیلیڤەری ئەوەی بانک دەکەن ئەو پەیجانە قەتع بکرێتن یعنی دەستی بەسەدا بجێری لەکن حکوومەتی سەهلە دەتانی هەمووی داد یعنی قەپات بکاتن یەک بڕیارە دەردەکاتن و بۆ تا سەوای نەکە دەبواە زووتر وا بکاتن بەس ئیشاءڵە لە داهاتوو وە دەکاتن لەبەرەوەی ئەگەر وەنەکە ئەمە تووشی قەیرانەکی زۆر خراپ دەبین لەبەرەوەی ئەوەی دەکوژرێت چێە خزمی منە و خزمیتوە شارەکەمان وێران دەبیتن یعنی فەرموو ئەمە نۆ ببینە زمانی خەڵکی برێنەها سەرۆکی جامیعیان کوژراوانە چه وڵاتەکەن زۆر بەداخەوە هۆکاری کوشتن تەنها هەڵگرتنی چەکە یاخود شتی دیکەشی لە ئەگەر چەک نەبیتن کابرا بە چەند من دەکوژی 2 دەوقات منێدا دەمرمە بە 2 دەوقاتی چەک زۆر دەوری هەیە زۆر دەوری هەیە چەک ئەگەر نەشت کوژی حساب کە دەتکوژی لەبەرەوەی پێیتی یعنی ڕۆژێک دادێ و کابرای مادەم چەکی پێ لێ بترسێ ڕۆژی دێتن مەسەرن ئەو ڕۆ لێت نەدا ڕۆژەشکە هەر لێت دەداتن ئەگەر لە بیرت بی لە لێدوانەکەی ئەو ئافرەتەی دەرێ ڕۆژی پێشتر خواردنی لەوە هیناینە ڕۆژی دووەم گوتی ئەوە میراتیم لەوە هیناینە ئەو جەکوشتیتی یعنی کەواتە و کابرایە ڕۆژی پێشتر چەچی پێ بووە زۆر بەداخەوە یعنی ئەگەر چەک نەمینێتن ئەو حملەیە کە کردیتیان بە دەستخۆشیەوە لە برایانمان لە پۆلیس لە ئاسایش لە هەموو ئەمنیەتەکان شتەچیان کردێت دڵی ئێمەیان پێخۆش کرد ئێستا ئەمن دۆلار فرۆشم واللهی وباللهی زۆر جاری وا هەیە ناوێرم بچمەوە تەلەفۆن لە برایەکانم دەکەم دەڵێم وەرن لەبەرەوەی کاک دڵدار لەگەر من ئیشی دەکرد لە فلکەی باتەی کاک دڵدار کوڕێک بوو جانتا پارەی پێبولەیاندا کوشتیان فەرمەوە عایلەکەی منداڵ هێتیممە وڵای من پێم باشەکەەوە مەجاری خەڵکی نەدەن بچەکەوە یعنی محدود تهدید بکری ئەو کەسانی کە چەکەڵەکە تهدید بکرێ با بڵێم پیاوی حکومت بن شارەزایان هەبێ لە چەک نەکەر کەسێ لە ماڵەوە چەک دانێت و جاری وای مناڵ باوکە کوژێ ژن سێرەکەی پیاوە کوژێ مناڵ ئەو دایدانە نەمێنێت زۆر شتێ چاک ئەگەر کەسێکی کوشت چەکێکی بێ مۆڵەتیشی پێ بوو بڕای جەنابەت وەکو هاوڵاتیەک چ سزایەکی ئەو کەسە بدرێت باش وڵای سزا بدرێ باش بۆی بێتە نمونەیەک وەڵاهی بە جۆری کوشتنی خەڵکی ئەگە بێتاوانێ بکوژێت من پێم باشە ئەو کەسە ئەبەدی بکرێت بۆی بێتێ دەرسێ بۆ هەموو کەسی ئەو شتە ئەو دیاردەیە دووبارە نەبێتەوە
ئەمە لەگەڵ سزای لە سێدارەدان نین بەڵام زۆر جار لەگەڵەوەیانین بە سێماڵی ئۆکو ئەبەدیە بێ بۆی هەر بمێنێتەوە بۆ خەڵکیش دە و دراوسێ و کەس و کارەکەشی بزانن ئەم کابرایە کەوتووە لەسەر ئەو مۆزوعە بۆی بێتە دەرسێ بۆ هەموو کەسێک ئەو شتانە دووبارە نەکرێتەوە. دەڵێن زۆر جار ئەو کێشانە بە سڵحی عشایری هەل دەکرێت کەسەکە سوور دەزانێت ینی کە ئەگەر کەسێک بکوژێ یاخود کێشەی لەگەڵ کەسێک هەبێ بە کوشتن یەکلایی بکاتەوە سوور دەزانێت بەردەبێت یاخود سڵحی عشایری دەکات. من پێم باش نییە شتە ئەو دیاردێ باش نییە نەخێر چەکەت هەیە خۆی وەرگێ با من نەخێر نەت بۆ قەت چەکردنەوە حەز لە زاهری چەکداریش ناکە مناڵشم پێیان وتووە لە ئیش و کاریان نەبێ هەر شتێکیان نامەوێت چەکداری بکەن لە هیچ بوارەکان. دەڵێن کەسی وا هەیە نا پلەی سەربازی هەیە نە چێشەی کۆمەڵایەتی هەیە پارێکی زۆری بە چەکداوە ئۆتۆمبیلەکەی یاخود ماڵەکەی پڕ لە چەک. والله شتی وا زۆر زاهری ناشتینە بەڕاستی خۆی بە چەک بەعام یانی زاهرێکی ناشتینە پێمان نەبێ زۆر باشترە چونکە کاریسەی زۆر گەورە ڕووەدا لەسەرەوەی کە چەکێکی پێ جاری وایە لە ناو بازاڕیان لە ماڵەوە حتا لە ماڵەوە جاری وایە کاریسەی زۆر گەوراکات مناڵێکە چەکە لە بەردەستێتی باوکی دایناوە بێ ئەوەی بزانێتن ئێمە زەرمەند دەبێ یان مناڵێ کوژێت یان کەسێکە کوژیان دێتە ناو بازار گەنجێکە لە تەمەن هەرزەکاریە 4-5 ساڵە سێکەی تووشی ناخۆشیێکە بێ دەستدا چەکەی باوکی این هەر کەسێ بین خۆی بە این باوکی بێ لەوای بیکوژە و کاتە ئەو کاتاستی پێ ناکەم مناڵێکە مراهقە لە فترەیەکە لە تەمەنێکە ئەو شتاکات بەڵام دوای پەشیمان بوونەوە داد نادێت ئەو تاوانەکەی گرێتەوە سەر کەس و کارەکەشی سەر تربیەتەکەشی باڵێن ئەو دایک و باوکە تاوانبارێ لەو شتەکە چەکێکە داتە دەست 14-15 ساڵ لە ناو بازار بسوڕێتەوەیان لە بەردەست دایانێ لە بۆ ماڵەوە شتێکی زۆر من پێم باش نییە شتان دەبینین بە بڕیارێک مەدانی چەکفرۆشان داخرا بەڵام ئایا چەک کڕین تەنها لەوێ هەبوو من بەڕاست خەڵکم شارێنی نازانم معلومات شارەکانی کوردستان من ئەوە من خەڵک کەرکووکم لە کەرکوو شتە نییە چەکداری نییە نافرۆشتنیە دوکان و شت نییە چەک بفرۆشن بە ئاشکرا نییە نانە باشکرا نییە نەمبینیوە نانەمبینی لێسادە دەڵێن لە فەیسبوک لە پەیجەکان چەک بە ئۆنلاین دەفرۆشن واللهی بەڕاستی ئاگام لەوانەش نییە نازانم نەوەڵە دەست بە سەرداگرتنی چەک بەسە یاخود کۆمەلگاش پێویستی بە هۆشیارکردنەوەی هەیە لەو بابەتە بەتاکید وشارکردنەوەی و دەست بە چەک یان بیگری یعنی حکومەت دەورێکی باڵای هەبێ لە شتەکانە یعنی چەکداری قەدەغە بکە قەدەغای کات یعنی لەژێر دەسەڵاتی خۆی بێ بزانێت چەک ئەداتە چییە باڵێن پیاوی حکومەتە شورتەیە ئاسایش ئەم ئەوانە جایە بەڵام وەکو من تاوانی هیچم نییە دوایە وەزعەکە ئامان و ئەمین بێ من بۆ چەک هەڵگرم من پێویستم ئەگەر وەزعەکە ئامان و ئەمین بێت من پێویستم بە چەک نییە چەکم بۆ چییە ئەوەی کە چەکی بێمۆڵەتی پێەیە بۆ نمونە بازگەیەکدان درراوە چەکەکەی لێ وەردەگیرێت سزایەک بدرێ باش من پێم باشە چەکەی نەدرێتەوە تەنها ئەوە بەسە چەک ئەوە ویتر وەکو پێشی بوت یە وەکو ناوێکی هەبێ لە شوێنێکە بۆی جاری کە دووبارە بکرێتەوە عقوبەی زیاتری بدەن ئەگەر ئەو چەکەی لێ بسێندرێ و نەیدرێتەوە بەڵام چەکەکە دەکڕێتەوە بکرێت بۆ پێتەڵێم ناوی بنووسێ ناوی لە شوێنێکا بنووسی ئەمە چەکی لێوە گیراوە جاریەکەم وەکو تەنبیه دووەم جارۆشتە دووبارە بکاتەوە بە سزایشکە سزا بدرێت کۆنتڕۆلکردنی ئاسانە وڵای لەم شارانە ئاسان نیە بەس هەوڵدانیەوێت هەوڵی بۆ بدەی هەر ئاسان هەرەکرێت شتێ نییە مستەحیل بێت ئەکرێت بۆ نەکرێت چی بە چەک هەڵگرە بێمۆڵەتەکان دەڵێ وڵای من پێم باش نییە پێیان ئەڵێم ئەو زاهیرەیە نەمێنێ لە شارە یعنی ئەوەی چێکی هەیە بی تەسلیمی کەیان تەسلیمی کە حکومەتی کا بەڕێی من باشترە ئیتر حکومەت بە هەر مەبلەغی لێ ئەکرێتەوە با نەمێنێ زاهری چەکداری بەڕاستی شتێکی زۆر ناشرینە ناو شار جاروا بەڕووتی لێرە دایناوە لێرە دایانێ ئەو شتانی هەیە زۆر شتێ ناشرینە بەخواست شتێکی زۆر ناشرینە و ینی من شەوەکو شخصی خۆم زۆر پێم ناشرینە زۆر پێم ناشرینە و زاهیرانە بیم لە هەر شارێ بێت دەرگەل لەم لا بێگە لەو لا بێت سواس برای من عزیز سەرچاو منش خۆشحاڵ لەسەر دیاردەی چەک هەڵگرتن چ قسەیەکت هەیە والله ئەمە بڵێن من خۆم ئەفسەرێکم بەخواانە هیچ چەکیشم پێ نییە ئێستا ئەفسەری لە کاتی داوامیشتنی چەکش لە داوام زیاتمە ئەو هەردووکانە لە داواماتینەوە هیچ چەکێکم پێ نیە و تا پابەندی بڕێڕەکەین ئەفسەری و چەکی هەڵ نەگرتووە بەڵام کەسانێک هەن مەدەنی چەکیان پێ وڵ ئیترەوە جادێکی ناشرینەوە بێ خەڵک تاوانیکە خەڵک لە ناوی خەڵک پابند بێ بە قەراری حکوومەتەوە تاو من زەبێ بە قەرارەکانی حکوومەتەوە مەدانی چەکفرۆشان داخرا بەڵام بەڕای جەنابەت وەکو ئەفسەرێک کە شارەزای لە بواری سەربازی تەنها لەوێ چەک دەفرۆشرێ والله چەک نازانی بڵێ وڵی نازانم بڵێم لەکوێ فرۆشە من لەوەرەی نە چەکە کڕم لە چەکی فرۆش ئەو چەکەی کە هەتا هی حیزب باڵێ بڵێ حکوومەتە چۆن کۆنتترۆل دەکرێەوە بابەتە بەڕای جەنابەت والله بڵێم چۆن کۆردەڵەکە یاسای توان کۆردەکە یاسا سەروێ یاسا سەرۆرە بێ و کۆنتترۆلی چەکە
باشە یاسا شوێنەکان لە هەموو شوێنێکدا هەن ئەوە ینی قسەی لەسەر نییە زۆر جار لە ئەمریکا و لە ئەوروپا و حالەتانە ڕوودەدات بەڵام دەبینین لە هەفتەی ڕابردوو کەسێک هەرزەکارێک با چەچێکی 800,000 دیناری کە بە ئۆنلاین لە فەیسبوک کڕیوێتی دوو ئوستازی جامیعی پێکوش والله درەوە تاوانێکەوە بێت ئەنچی یاسا ئیشەڵا سەرۆریشە بێت و تێگەی ئەوانی بەسزای خۆیان دەگەن و تاو قوربان پرسیارەچکە ئەو کەسێک کە کەسێک دەکوژێت بەڕای جەنابێت وەکو ئەفسەرێک چ سزایەک بدرێت تاوەکو سزای ئەوەی ئەو قانون دەزانێت تێگە یاسا ئازانێ و قانون پەرلەمان نتوانێت بڕای لەسەر دەرکا و قانونی بۆ دەرکە چەکەت هەیە جەنابەت من نەخێر قەت نەتبووە بەڵێ با هەم بووە هەتبوو کاتی ئەو کاتی شەڕی ناوخۆ بووە بەڵێ چەکم هەبووە بێ بیکەیسیمە بووە کلاشگۆفمە بووە بەڵێ بەڵام ێستا پێویستم بەوە نییە لە ناو شارم لە بەرەوەی ناو شار قانون هەیە یاسا هەیە پێویست بەوە ناکە نە چەک هەڵگرم نە چەخۆڵگرم ئەو کاتێک کە چەکت پێبوو هیچ کێشەیەکت توش نەبوو بە حیاتی چیچە من لە ئەسنای واجبا کە تەواو بم هاتمە ماڵەوە چەکەکەم دانا و پێویست ناکات جارێک کە من چەکەم شانمەوە بیجارم لە بازاڕە ئەگەر پێم بڵێ چۆن کۆنتترۆل بکرێت کە دیاردەی چەک هەڵگرتن بە مۆڵەت و بێمۆڵەت ئەو کەسانی کە لە داوامی فەرمی خۆیان نین لە کنیان نەبێ ئەوە چۆن کۆنتترۆل دەکرێت چی بکرێت باشە خۆی یاسایەکەی مەرجەب بواە ئەوەی کە لە ئەسنای واجبایە مەرجەبێکیان هەیە ئەو مەرجەبە هەمووی بە حسابە قانون بە یاسا چەکەکەی دابنێ و بابچێتەوە بۆ ماڵەوە واجبی نەماوە و چەکەکە دانێ و بڕۆرەوە بۆ ماڵەوە بەڵام پێویستە ئاسایش ئاژانسی پاراستن خەڵقی مەدەنی یعنی ئەبێ هەمووی ئاسایش بێ لەسەر یەکتری پێویست ناکات تۆ دیارەگە چەکێکە پێ بێ لەژێر کراسەکەتەوە چەکێکە پێەیە داواکەم لە ئاسایش بێن ئەم کەسە چەکی پێەیە ئەو کاتە خۆی بسەلمێنێ ئایا خۆی ئاسایش هەیە ئەم کاپە هەیە بەڵە پێویستە ئاسایش ومانە خۆی چەکی پێ بێت بەڵام پێویست ناکە کابرایکی وەکو من مەدەنی هاوڵاتی چەکی پێ بێت کۆتا پرسیار لە جەنابەت دەکەم هۆکاری کوشتن بەتەنها چەکی بێمۆڵەتە یاخود کۆمەلگاش لە هۆشیاریەوە هۆشیاری کەمە ئەوانێک ئەو کارە ساتانە دەخۆ هۆشیاری کۆمەلگا کەم بۆتەوە بەڵێ ئەویش ئەگەڕێتەوە بەوەی کە خەڵق بێ ئیش و بێکارە خەڵق سەرقاڵی کاری خۆیەتی بەڵام بەڕاستی ئەگەر حکومەت هاوکاری من کا من ئەگەڕێم زەلام بە چایخانە بە چجام کێسێکی پێ ئاسایشی لێ ئاگادارەکەمەوە لەسەر دیاردەی چەک هەڵگرتن و ئەو حاڵەتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا کەسێک بۆ نمونە دوو ئوستازی جامیعە دەکوژێت بە چەکێکی 800,000 دیناری و ڕۆژ بە ڕۆژ ئەو حاڵەتانە دووبارە دەبێتەوە حاڵەتی کوشتن ینی جاری وهەیە کەسی وهەیە بە ناحەق دەکوژرێ دەمێ بزانم وەکو کەسێکی ڕۆشنبیر و خوێنەر لەسەر بابەتە چ قسەیەکت هەیە هۆکاری ئەو هەموو کوشتنە چییە و دواتری لەسەر چەکی بۆ بێمۆڵەت قسم بۆ بکەم ئەستان خۆش بێ سپاس ئەلبەت ئەوەی کە ئێستا ئەوە دێکن وەکو میدیایەک زۆر باشە کاریگەری بێ لەسەر کۆمەلگا لە بەرەوسە چاوی هەموو کۆمەلگا لەسەر میدیاکان و سۆشال میدیاکان دیاریدی مەسلەی چەک کوشتن و بابەتانە ئەگەر حکوماتیان هەڕێکخراوێک لایانی پەیوەندیدار بێوێت چارەسەری بکە یەکەم شت پەروەردێ ئەبێ لە پەروەردەوە دەستی پێ بکە هەموو ئەو مەنهەجانە هەموو ئەو شتانێک کە دەخوێندرێت لە داینگەوەڕا حتا قۆناغەکانی سەرەتایی و هەتا کۆلێژی دەبێ دیاریدەی چاک وێنەی چاک شێوازی چاک هەر هەمووی لەناو خەیاڵی تاچی کوردیدا بێتە دەرەوە دەبێت تاچی کوردی بزانی کە چەک بۆ چییە نەک بۆەوەی هەڵگرتنی بۆ هەموو کەسێک ئاسایی بێ بەکارهێنانی بۆ هەموو کەسێک ئاسایی بێ ئەگەر توانی تەجروبەی زۆر باش لە وڵاتانی دیکە وڵاتانی پێشکەوتوو ینی لە زۆر شوێن پۆلیسی شێ لە هەموو شوێنێک چەکی پێ نییە لەبەرەوەی کە پێویست نییە بۆیە ئەو دیاریدەی کوشتانە کە ڕوودەدا بەڕاستی بەداخەوە هەمووی بێپلانی بێ بەرنامەیە لەلایەن تاکەوە لەلایەن خێزانەوە لەلایەن کۆمەلگاوە لەلایەن حکوومەتەوە ئەبێ ئەو بابەتە زۆر بە زووی چارەسەر بکرێت دانا کارەساتی زۆر گەورەتە ڕوودەدا نەک مامۆستای زانکۆ نەک خوشکوداچی خۆمان نەک باوکو برای خۆمان بگرە شتەکە بێتە حاڵەتێکی ئاسایی شتی بە کۆمەڵ ینی کوشتنی بە کۆمەڵی زۆر خراپتر و خەتەرتری لێ ڕوودا باشترین چارەسەریش بەڕای من پەروەردە بە پلەی یەکەم و دووەمیان میدیا کاری لەسەر بکە و سێمێنێ لایانی ڕۆشنبیری ئێمە وا بکەین تاک لە بڕی ئەوەی چەک بەکاربێن لە بەرەوەی زمانی چەک بەکاربێن دەتوانێت زمانی گفتوگۆ بەکاربێنێ اینجا زمانی گفتوگۆ توانێت لە ڕێگای کتێبەوە بێ زیاتر کار لەسەر بڵاوبوونەوەی کتێب بکرێت لەسەر ڕۆژنامە بکرێت لەسەر گۆڤار بکرێت لە سۆشال میدیا و لە میدیاکان بکرێت ئەوەی ئەتۆ سایکۆلۆژیای خەڵک بەدەستی میدیا و حکوومەت و پەروەردەوە هەیە ئەوان دەتوانن ئاراستەی سایکۆلۆژیای ئەو تاکانە بکەن زمانی گفتوگۆ لاڵ بووە هۆکارەکە ئەوەیە بۆیە زمانی چەک ئیش دەکات زمانی گفتوگۆ زانی چۆنە کللتورە ئەنی تۆ هاتووە زمانی چاک
بە قەنەحەتی ئەو کەسێک کە بەکاری دێنێ پێی وابێ زمانی چارەسەرە زمانێکی بنبڕکردنی ئەو کێشەیە کە ئەو بۆ خۆی لە بە کێشەی داناوە بۆ منە هەر کەسێکە لەسەر مەسلەی ناموسا لەسەر مەسلەی قەرزە لەسەر هەر بابەتێکە پێی وایە ئەوە ئاسانترین ڕێگایە بۆی کە بە زمانی چەکە و کۆتایی بۆ بابەتە بێنە بەڵام نازانی دواتر ئەو بابەتە درێژە دەکێشێ و قوڵتر دەبێت و خراپتر دەبێت بۆیە ئێمە لە پەروەردەوە ینی دەبێت چارەسەری ئەو بکەن کە لە بینی قوتابی مامۆستا لە بینی قوتابی زمانی گفتوگۆ زیاتر کراوە بێ مامۆستاکانیش ئەبێ ئەو زمانەیە بەکار بێنن فراوانی بکەن دەوڵەمەند بکەن بۆی کە ئەو منداڵە لە مستەقبەلدا گەورە دەبێ بزانێ ئەو زمانە بەکار بێنێ لەگەڵ دەوروبەرەکەی خۆی لەگەڵ خێزانەکەی خۆی لەگەڵ کۆمەلگاکەی خۆی هانا لە بۆ چەک نەبە هانا هەمیشە لە بۆ زمانی گفتوگۆکردن بە لە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەگەران ئەگەر کەسێکی کوشت بەر شێوەیەک بێ بە حەق بوو یاخود بە نەحەق بوو سزایەک بدرێت تاوەکو ئەوانە کەم ببێتەوە ینی دووبارە نەبێتەوە خەڵکی وا هەیە دەڵێ کەسێک دەکوژێ بەڵام سوڵحی عەشایری دەکرێت مەبلەغێک پارە دەدرێت و ئیشەکە کۆتایی پێدێت و کەسەکە لە بەندیخانە دێتە دەرەوە دواتر هەوڵی شتی تر دەدات ئەزانیت چۆن کاگە زۆرجان ئەگەر دەبینی لە سۆشیال میدیاکان بەڕاستی لە کۆمنتەکان لە نووسینەکان خەڵک دەبینی بەلێشە ئەو هەر بۆ خۆی هەر کەسەوە بڕیارێک دەردەکەێک دەڵێ سێدارێک دەڵێ کوشتن لە بڕی ئەو یەک دەڵێ ئەوە ئەزانی چۆنە مەسلەی کوشتن مەسلەیەکی سروشتیە لە ناو ئینسان دەگوێت و سەیری بکەیت 4 ملیۆن و نیم ساڵ پێش ئێستا ئینسان هەبووە و لەدایکیش بووە مردووە و کوژراوە و بریندار کراوە هەموو جۆرێکەوە بەڵام دەبێتەوە بی کەمی بکەیتەوە ئەوە نییە بڵێ کوشتن نابێ هەر هەبێ هەر دەبێ ئەوە سروشتی ئینسانە بەڵام دەبێت کەمی بکەیتەوە یان لەسەر هەندێک بابەتدا کەمی بکەیتەوە مەسلەی یاسا هەموو یاسایەک هەموو وڵاتێک هەموو کۆمەڵگایك کە لە کۆمەڵێک ئینسان پێکاتوە بۆ خۆیان ڕێک دەکەون لەسەر شتێک کە ئەو شتانە ئەو بڕگانە ئەو قسانە دەبێتە یاسا لە نێوانی خۆی نیجا ئەوە دەبێت کۆمەڵی کەسی زانا شارەزا پسپۆر بێن کار لەسەر ئەو بکەن کە چی یاسایەک بە کەڵکی ئێستای ئەو کۆمەڵەیە دێ یان بە کەڵکی ئەو ژینگەیە دێ خۆ زۆر جار دەشبینین یاسا هەموار دەکرێتەوە بۆ نمونە زای لە ئێدارەدان کاتی خۆیان بۆ لە عێراق بەڵام ئێستاکە نەما مەسەلەکە ئەوە نیە تۆ بێت تۆڵە لەو تۆمەتبار بکە احتیمالەن ئەو تۆمەتبارە بۆ خۆشی قوربانی بێ قوربانی چی بێ قوربانی قسەی من و تۆ ئەوە هەڵدەچێت دەچێت تاوانێک دەکات بۆیە ئەبێ پێش سزادان بیر لە چارەسەر بکەنە بیر لەوە بکەنەوە ئەو کەسا و کاری کردو براکەی نێکە خوشکەکەی نێکە باوکی نێکە خزمەتدان سەرکەوت بن ئەزیز سپاس بۆ کارەکە چیە ڕۆژانە حاڵەتی ناخۆش ڕوودەدا خەڵک دەکوژرێ چەکی بێمۆڵەت زۆر بووە چەک کۆنتترۆل ناکرێ بەڕای جەنابەت وەکو بەتەمەنێک وەکو دنیا دیتەیەک چ قسەیەک تێرە سەر بابەتە هۆکاری هەموو کوشتنە چییە؟ وڵای وەکارەکە خۆیانی کاکە حکومەتە حکومەت لەبەرەوەی کە حکومەتە تێگەشی کە ئیمڕۆ ئەو میلەتە عایدی حکومەتەکە شتێکێکی خۆی تێناگەێنێ ئایا کوچرێ ناکوچرێ منداڵی عالم بە هەرچی خۆی ئیشەکە ئەوە دەبێت چەک بە تەواتی سەرتا سەری کوردستان نەمێنێ نەک بە واستە و تسوشت و ئەوانە تێگەشی ئایا وەسیرە کوڕی پاشایە کوڕی گەدایە ئەوانە سەکیان بدرێتێ نابێ بە هیچ شێوەیە چەک بمێنێ لە سلێمانەوە لە تەیۆڵە و بیارەوە بیگرە تاکو ساخۆ وە دومینێوەش دەبێت لە ماڵەکانش بگەڕن شەوانە تێگەی بەڕۆژ بە شەو تێگەشی مستەمەڕ ئاسایش شورتا مکافعە هەموو پێکەوە تێگەشی بەرنامە دابنێن تێگەشی لە ماڵان لە کۆڵان لە چایخانەکان لەم لالۆ لە نێرن بەو شێوەیە کۆنتترۆل دەکرێت بەڵێ بەو شێوەیە نەبێ بە هیچ شێوەیە کۆنتترۆل ناکرێت بە واستە و ماستەش ئەوە نابێت ئەوانەی کە ئیجاتی چەکشیان هەیە ئەوانەش بانکە نیا وەرگرنەوە چونکی ئەوانە هین وایە تێگەشی لە خۆڕایی وەڵام من دوکاندارم دوکاندار چەکی بۆ چێ هیچ ئەوە پارەی هەیە تێگەشکی خۆیەتی لەوانەیە ئەو پارەدارە بیدا بە یەکێکی درەوە چەکە پێی بکوشێ بە پارە هەموو چیەکرێ نەیهێڵێ بن بڕی بکە ئەوانەی کە لە دایرەکانن ئەو پێشمەرگەی ئەو ئاسایشە ئەو مکافعەیە یەکسەر تێگەی دەوامەکەی کە خەلاسی و چەکەکە نانێتەوە ماڵێ لە دایرەکە تێکشی لێ وەرەگرن لە دایرەکە لێی وەرەگرن ئەوە ئێستا ناکرێتن ئەوەی کە داوامی نامێنە چەکە لەگەڵ خۆی دێنێتەوە نابێت شتیوە نابێت غەڵەتەوە مامەجان دەمێ بزانم تەنها چەک هەڵگرتن هۆکاری هەموو کوشتنێ یاخود دیاردە بابەتی تر هەیە لە پشتەوەەوە هۆشیاری کۆمەلگا ئێمە تا چەند هۆشیارە تریشەیە مامە یەکێکی کوشت بێنێ لەبەر مەحافزە تێگەشی پەت بکاتە مەلی وەڵدامی بکە قەت شتیوان نابێت
ئەگەر کەسێکی کوشت ئیعدامی بکات بەڵێ وەختی خۆی مەلا مستەفا بە ڕەحمەت بێ 100,000 ڕەحمەت لە قەبری لە چۆمان بوو لە مەکتەب ئەسکەری بوو لەوێ ڕۆژیشان کوڕێک زەلامێکی کوردەوە پێش باوکی کوشرا بوو لە سەیتەرەکە جێبەکە ڕووی بۆ گەڵا لە پێشمەرگی سوار کردو یەکسەر لە سەیتەرەکە کابرای هێنایە خوارێ وتی چ دەوێت کاکە وتی وەختی خۆی تو باوکی منت کوشتووە یەکسەر لەوێ هێنایە خوارێ کابرای کوشت خەبەریان دا بە مەلا مستەفا وتێن حاڵ و مەوزوعی ئەوایە وتی لە کێ کوشراوە لەو جێگەی کوشتنەوە هێنایان کوڕێک منداڵش بوو هێنایان لە عامودێک بەستیانەوە ئەوە بەستیانەوە یەکسەر ڕمیان کرد بەسەر جەنازەکان دادا لە سەیتەرەکە بووەوە لە سەیتەرەی ناوپردان بۆ خۆ سوال بکە بزانن بۆ خۆیان نەزانن چاکەزانن ئەگەر ئەوە بکرێت دیاردەی کوشتن کەم دەبێتەوە نابێنە هیچ عالەمە کاترسێ کاکە والله وەختی خۆی ئاوهایی پێشمەرگا تێگەشتێکە هەموو پێکەوە بوون سەحاب دەچون بوو یەکتری قەرارەکە کە ئەو نەفەرەیە کە کوشتە مەلا مستەفا وتی بیکوشن ئاوها دوچمنەکان دانیشتە بوون پێکەوە نانیان نەخوارد یەک کەس نەیەتوانی نەی ئەوێرە تەمەشای دوچمنەکەی بکەن تەمەشای یەکتری بکەن مامەجان تێگەشتی ئیستا بەڕەڵاییە ئیستا هیچ قانونێک نییە لەسەر سولحی عەشایری چ قسەیەک هەیە کەسی وا هەیە دەڵێ ئەگەر کەسێک بکوژێت سوڕ دەزانێت کە سولحی بۆ دەکرێت و بەردەبێت ئیدی بۆیە بێمنەتە لە کارەکە و کارەکان زان بێت مەسەلەی سولحی عەشایری ئەم تەمەشا مەکە لەوانەیە لە سەتی دەی ئاهەڕوو دەدا سولحی عەشایری لە مەحکەمەکانی مە باشترە چۆن باشترە بەڵێ هاتووە خەڵک دەیبینی کاکە ڕۆژانە خەڵک دەبینی جێل لێ دەبی بەردەبی بەچ بەردەبی تەلەفۆنە واستەیە بەرتیلدانە بەڵ لە عەشایرەوە ناخۆ لە سەد چێش حاڵکردنی دا مۆزوعەکە سەر هەڵداتەوە نەوەتی چارە سەرە تەمشا نەوەتەکەی بکە بەس مەحکەمەکانی مەکە هەر مندارە هەر خەڵکی تاوانبار لە شۆ دەکەن ملی ئەستور دەکەن دەهینە دەری خەڵکی پێ دەکوژن ئەوەیە بابەتەکە مامۆستایەکی بەڕێز دەڵێ کەسی وایە کەسێک دەکوژێ لە جیاتی ئەوەی کە حکومێکی توندی بدرێت بەڵام لە زیندانەکان برنج و فاسولیای دەدرێت ڕێک وایە ملی ئەستور دەکرێت دەستی لە پشتەدەن دوای ڕێزمە جەناب پڕۆ تشتیکە بکە باشتر لۆمان بکوژە ئەلیستە ئەتو باس لە عەشایر مەکە وەڵڵا هەندە شتی عەشایریە ئێستاش لە مەحکەمەکانی مەشتی باشتر دەکەن ئێستاشی لەگەدابی کا مەحکەمە وجودی چییە وەڵام یاسا هەیە ئێستا بۆ نمونە بەپێ یاسا سەچی بێمۆڵەت دەستی بەسەردا ئێتەوە ئەوە مەفعولی 2 مانگ 3 مانگ 4 مانگە پاشان نامێنێ یعنی کەواتە ئەوە دەبێ بەردەوام بێت بەردەوام بی بەس ناکرێت لە وڵاتە 4 مانگ مەفعولی هەیە بەتەنیا بەداخست ڕێگاش کە دەبینەوە لۆ ئەوانەی دەسەڵاتدار مندارە مەسول و تەریقەشی یاسایی کونەش یاسایی لۆ دەبینەوە حیلە شەرعی دەکەن و بەڕێ دەکەن باشە دەمێ وەکو هاوڵاتیەک سەرنجی جەنابەت بزانم بەتەنها بەداخستنی مەیدانی چەکفرۆشان چەک کۆنتڕۆڵ دەکرێت حەل نییە حەلەکە چییە؟ حەلەکە ئێستا قسە بکەم خەڵک یونوسێف پشتی خەڵکێشکانە یونیسێف و مافی مرۆڤ و ئەوە کاکە خەڵک ئەگە وشیەکە کوژوەچی دینی ئیسلام لە سێدارە بدرێتەوە ئەوە نەزعات دەینە دینی ئیسلام وا دەڵێت ئەوە ڕێک وایە ئەو کەزای کە بەعامدەن خەڵکەش دەکوژی دەی بکوژێتەوە چاوی شوێر دەکاتە بی چاوی شوێکتۆ زیاتر نا بکوژێتەوە بکوژێتەوە عین و بالعین السن و بالسن بسەد ئەگەر کەسێکی کوشت بکوژرێتەوە دیاردەی کوشتن کۆتایی پێدێت 100 لە میلیۆن کۆتایی پێدێ سەدەم کاکە تو مای چەندی بەخۆت مای چەند ئەمن 86 ئام 83 ئەوە تەو بە بیرم لە زمانی بەعەس خەڵکێک دزیێکی دەکرد چیان پێ دەکرد دزی گەورە بکرد بە ئەسڵی عەدام دەکرەوە بوو دزی نەبوو کاکە ئێستا دز ئەوە هەر بوویتە خواردنەوە دەستە ژۆری ساڵک دێتە دەرێ ئەمێن خزمەش هەر نزیکی خۆم دەناز برای خۆی کوشت ئەسەشتەشی بە عامدانیش کوشتی برای خۆی کوشت برای خۆی کوشت بە قەتلی وەحشی باشە ساڵ یەک لە ژۆر بەربوو برای خۆی کوشت ساڵونی وەک لە ژۆرم کورە ساڵ نیە وڵا کەمتر چۆن بەربوو جەوابم دەری ئەوە دادگایەکە ئێمە باسی دەکەین ئەوە مامۆستایەکی بەڕێزی ئاینی دەڵێت ئەو کەسەی کە کەسێک دەکوژێت لە زیاتی ئەوەی کە لە زیندانەکان نانی پێ بدرێت و خزمەتی بکرێت با بە توندترین شێوە سزای بدرێت و ئەو سزایە وا بکات کە ئەوانەی کە لە بیری کوشتن و کوشتاردان عبرەت وەربگرن و ئیدی دەست بۆ کوشتنی ڕوحی هیچ کەسێک نەبن و هاوڵاتیەکیش باسی لەوە کرد وتی سەرەتا لە پەروەردەوە لە بنەڕەتیەوە دەبێت دووبارە دەست پێ بکرێتەوە تاچی کۆمەلگای ئێمە پێویستی بە هۆشیارکردنەوەی زیاترە دەبێت تاک تێبگات
زمانی گفتوگۆ بەکاربێنێت تا زمانی گفتوگۆ هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان دوور دەکەوینەوە لە چەک هەڵگرتن. خۆشەویستان لەو پرۆگرامەدا لەسەر کوشتن و چەک قسەمانکە. ئێستادا دەبینین ڕۆژانە هەواڵی ناخۆش دەبیستین بە شێوەی دڕندانە خەڵک دەکوژرێت. لە هەفتەی ڕابردوو دوو ئوستازی جامیعە بەداخەوە بە چەکێکی 800,000 دیناری بوونە قوربانی دەستی کەسێک کە هەرزەکارە و بۆ ئەوەی کە کێشەکەی چارەسەر بکات هەنای بردووە بۆ چەک هەڵگرتن. هەموو کەسانی کە لەو پرۆگرامەدا قسەیان کردوتیان دەبێ حکومەت بە ڕۆڵی سەرەکی خۆی هەڵبستێت ئەویش ئەوەیە کە ئەوانەی کە لە دەوامی فەرمیدان و لە کاری سەربازیدا کار دەکەن لە کاتی دەوامیان چەکەکانیان لەلابێ بەڵام کە داوامەکە نەما چەکەکانیان لێ بستێننەوە و ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆڵان ئۆتۆمبیل بۆ ئۆتۆمبیل پشکنین بکەن هەموو کەسانەی کە بە هەر بیانۆیەک چەکیان لەلایە چەکەکانیان لێوەربگیرێتەوە و تاوەکو چیدی ئەو کارە ساتە جەرگ برانە ڕوونەدات. لە هەموو دنیادا چەک بە زەحمەت کۆنتڕۆڵ دەکرێت بەڵام هەوڵیشی دەوێت. ئەو بابەتانەی کە لە ئێستادا هەن ڕۆژانە گوێمان لێ دەبێت بەڕاستی ناخۆشن. ئێستا دەبینین با بڕیارێکی سەرۆک وەزیران مەیدانی چەکفرۆشان داخرا بەڵام دەبێت ئەمە بەردەوام بێت. دەڵێن لە ڕێگای ئۆنلاینەوە چەک دەتوانانی بەدەستبێنی بە پارەیەکی کەم کەسەکەی کە چەک دەفرۆشێت بۆ دێنێتە بەردەرگا وەکو کڕینی یەک لەفە ئاسانە. هیوادارین ئەمە کۆتایی بێ لە هەفتەکانی ڕابردوو لە دەو ڕۆژانەی کە لە پێشمانەیەدی هەواڵی ناخۆشی وان نەبیستین کۆمەلگا هۆشیاری زیاتر بکرێت لە ڕێگای پەروەردەوە خێزان بە ڕۆڵی سەرەکی خۆی هەڵبستێت و وا بکات کە منداڵەکانی دوور بکەونەوە لە چەک. چەک لە لای هەر کەسێک بێ پێویستە لێ بستێنرێتەوە لە کاتی ئاساییدا چەک هەڵ نەگیرێت تاوەکو هەموو کێشانە ڕوونەدات. ئەمنە زوەری براهیمم هیوای شانێکی خۆش بۆ کۆمەلگای کوردەواری دەخوازم هیوادارم لەمە و دوا بەیانیان لە جیاتیەوەی کە گوێمان لە هەواڵی کوشتنی تاکەکانی ئەو کۆمەلگایە بێت با مۆسیقایەکی خۆش خەبەرمان ببێتەوە و زمانی گفتوگۆ ببێتە چارەسەری هەموو کێشەکانمان تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن ماڵتانەوە و خواتان لەگەڵ.